وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی ژمارە 10 ساڵی 2016 دەرکرد کەم ڕێنمایە تایبەتە بە وەرگرتنی ڕاستەخۆی زانکۆی لە زانکۆ پەیمانگە حکوومەکان لە هەرێمی کوردستاندا بۆ مەبەستە دەرچوانی دوانزەی ئامادەی ئەم ساڵ بە ساڵی ڕابردوو و دەرچوانی پیشەیەکان دەتوانن لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرم لە تۆماری کۆلێژ یاخود پەیمانگە داواکاری پێشەر بکەن بۆ وەرگرتنی ڕاستەخۆی لەو شوێنانەی کە ئارەزووی دەکەن ئەویش بە پێی چەند پێوەر و مەرجێک هەر خوێندکارێک یاخود هەر دەرچوی دوانزەی ئامادەی پێویستە لە 16 نمرەی 16 کەمتر نەبێ و تەمەنی لە 30 ساڵ زیاتر نەبێ لە هەمان کاتیشدا بە پێی پێوەرەکان ئەوەی کە دیاری کراوە لە 24 هەفتا و 24 هەشتی 2016 پرۆسەی پڕکردنەوە پێشکەشکردنی فۆرم بەردەوامی دەبێتن دوای تەوابوونی ئەم پرۆسەیە لە یەکینەوە دەست دەکرێت بە پرۆسەی چاوپێکەوتن و تاقیکردنەوە لە 16 نمرەی دوانزەی ئامادەی بۆ ئەو خوێندکارە هەژمار دەکرێت کە داواکاری پێشکەش دەکات لە 40 دەوەستێتەوە سەر ئەوەی کە پەیوەستە بە تاقیکردنەوە و چاوپێکەوتنەکەی لە هەمان کاتیشدا دوای تەوابوونی پرۆسەکە لە 18 نۆی وا بڕیارە لە 18 2016 ئەنجامی کۆتایی ئەنجامی بەرایی ڕابگەیاندرێ بۆ دەرچوانی وەرگرتنی ڕاستەخۆی زانکۆیی دواتر ماوەی هەفتەیەک بۆتانەدان دیاریکراوە هەر خوێندکارێک یاخود دەرچێکی دوانزەی ئامادەی ئەگەر ناوی دەرچێت ناتوانێت داواکاری پێشکەش بکات بۆ وەرگرتنی لە زانکۆلاین بەڵام ئەگەر ناوی دەرنەچوو دەتوانێت لە زانکۆلاین ئەو مافەی هەرماوە دەتوانێت داواکاری پێشکەش بکات لە هەمان کاتدا لە هەرێمی کوردستاندا لە تەواوی زانکۆ پەیمانگە حکوومەکان 102 بەش ئامادەکاری تەواوی بۆ کراوە کەوا وەرگرتنی ڕاستەخۆی زانکۆیی بۆ ئەم ساڵ جێبەجێ بکات ئەم بڕیارە ئەو بەشانەی کە نایگرێتەوە بریتین لە بەشە پزیشکیەکان و بەشە ئەندازیاریەکان و لە هەمان کاتیشدا بەشی یاسا و چەند بەشێکی دیکەش ناچێتە ناو پرۆسەی وەرگرتنی ڕاستەخۆی زانکۆیی بەڵکو بەشەکانی تر وەزارەت ڕێگەیاندووە لە ڕێگەی وێبسایتی وەزارەتەوە کە 102 بەشن لە سەرجەم زانکۆ پەیمانگە حکوومەکانە لە هەرێمی کوردستان و سەرجەم خوێندکارانی خولی یەکەم و دووەم دەتوانن داواکاری پێشکەش بکەن